هەرێمی کوردستان کە بە عێراق ئارامەکە ناسراوە و زۆر جار لە ڕووی سەقامگیری ئەمنیەوە لە کۆی عێراق جیا دەکرێتەوە بەهۆی نەبوونی سەروەری لە سنوورەکانی و نەبوونی یەکڕیزی و تەبایی نێوخۆ و سەقامگیر نەبوونی پرۆسەی سیاسی و بێلایەن نەبوونی هێزە ئەمنیەکان و پێشمەرگە بۆتە هەرێمێکی ناسەقامگیر و هەر ڕۆژە بە جۆرێک ڕووداوی ئەمنی و کوشتن و دەستدرێژی سەربازی ڕووی تێدەکات. نەبوونی دەستور و سیستمێکی سیاسی سەقامگیر لە هەرێمی کوردستان کە بەبێ دەستوەردانی حیزبی و تاکە کەسی کارەکانی حکومەت تێیدا بەڕێوە بچێت و نەبوونی سەروەری یاسا و تەبایی نێوان حیزبەکان و ململانی نێوخۆیی خودی بەشێک لە حیزبەکان وای کردووە ماوە ڕووداوی کوشتن و پاکتاوی نایارە سیاسیەکان و تیرۆری سیاسی هاوشێوەی ئەوەی لە هەولێر ڕوویدا دووبارە ببێتەوە. سەرەڕای بەڵێنەکانیش بەشێکی زۆر لەم ڕووداوی کوشتنانە بەبێ لێپرسینەوە و دۆزینەوەی تاوانبارانیان کۆتایان پێدێت و بەشێکیشان دۆسیەکانیان دادەخرێت و بە سڵحی عەشایری و سیاسی پەردەبۆش دەکرێن. هاوکات بەهۆی نەبوونی سەروەری تەواوەتی خاکی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە خاکی هەرێم بۆتە شوێنی دەستدرێژی و سنووربەزاندنی وڵاتانی دراوسێ و لە هەر کاتێکدا ئەگەری هێرشی موشەکی و بۆردومان و ناردنی درۆن و کوشتن لە دوورترین خاڵەکانی ناوخاکی هەرێمی کوردستان چاوەڕوان کراوە. ئەمەش دۆخێکی ناسەقامگیری ئەمنی هێناوەتە ئاراوە کە تەنانەت بەشێک لە گوندنشینانی هەرێم ناتوانن لە گوندەکانیان بمێننەوە و درێژە بە کاری کوشت و کاڵی و ئاژەڵداری خۆیان بدەن. هاوکات بەهۆی سەرپێنەکەوتنی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان و قۆڕەخکردن و بەکارهێنانی دامەزراوە شەرعی و یاساییەکان بە ئارەزووی حیزبە دەسەڵاتدارەکان هاوڵاتیانی هەرێم هیچ دەرچەیەکی ئەوتۆیان نەماوە کە دەنگی خۆیانی لێوە بگێننە حکومەت و دەسەڵات بە جۆرێک کە گۆڕانکاری لە ژیانیاندا دروست بکات و خواستەکانیان بکاتە کردار. حکومەت گوێ لە خەڵک ناگرێت و پەرلەمانیش کەوتۆتە ژێر کاریگەری حکومەت. هەروەها دامەزراوەکانی دیکەی چاودێریش بە جۆرێک بێڕۆڵکراون کە ناتوانرێت هیچ جۆرە بەدەداچوون و لێپرسینەوەیەک لەبارەی جێبەجێ نەکردنی ئەرکەکانیانەوە لەگەڵ سەرۆکی حکومەت و جێگرەکەی بکرێت. ئەمەش مەترسی شڵەژان و پشێوی و تەقینەوەی جەماوەری لە هەر کاتێکدا لێ دەکەوێتەوە بەبێ ئەوەی کاتەکەی پێشبینی کراو بێت. هاوکات خراپی دۆخی سیاسی و ئەمنی عێراق و دواکەوتنی پێگەنانی حکومەت بۆ ماوەی ساڵێک و نەبوونی ئاسۆیەکی ڕوون سەرەتایەکە بۆ سەرەڵدانی ناڕەزایی جەماوەری بەرفراوان لە باشوور و ناوەڕاستی عێراق و زۆر نزیکە ئەو ناڕەزاییانە سربکێشێت بۆ هەرێمی کوردستان و کاریگەریان لەسەر شارەکانی هەرێم دەربکەوێت. بە تایبەتیش کە دۆخی خراپی گوزەرانی هاوڵاتیانی هەرێم لە چەندین ڕووەوە زۆر لە دۆخی هاوڵاتیانی عێراق خراپترە و ئەمەش ڕێخۆشکەرە بۆ گەیشتنی پریشکی ناڕەزایەکانی عێراق بە نێوخۆی هەرێمی کوردستان.